ئەمە بناری مەقانە ڕێگای چەمچەماڵ بانی مەقانە. ئەم ڕێگایە بە ڕێگای مەرگ ناوبراوە بەداخەوە ڕۆژانە لەم ڕێگای ڕووداوی هاتوچۆی دڵتەزێن و جان لە دەستدان ڕوو ئەدا کە هۆکاری سەرەکی بۆ ئەوە دەگەڕێتەوە لایەنی پەیوەندیدار و دەسەڵاتدارانی قەزای چەمچەماڵ کەمتەرخەمن لە چاکردنی ئەم ڕێگایە لە ئیدارەدانی ئەم ڕێگایە کە تا ئێساکەوی لەم ڕێگایە ئەنجام درابێت تەنها و تەنها لەلایەن خەڵکانی خێرخوازەوە لە بەشی سەرەوەی ڕێگاکە چەند مەترێک قیرتاو کراوە بۆی ڕێگاکە فراوان بێتەوە، بەڵام ئەوە نەبووەتە هۆی چارەسەربوونی کێشە و ڕووداوەکان. ئەم شوێنی کە ئێمە لی وەستاوین ئۆتۆمبیلەکان کە لەم ڕێگایە دێنە خوارەوە کۆنتترۆڵە دەزەدەن بەهۆی چی؟ بەهۆی ئەوەی کە ڕێگاکە لۆفەیەکی زۆری تیا و لێرانە بربەستی کۆنکرێتی چەمەنتۆی لێ نییە کە تەنها چەند بربەستێکی کۆنکرێتی چەمەنتۆ لەم ڕێگایە دابنرێت ڕووداوەکان لە 100% کەم ئەبێت. بێگومان من کەسێکم لەوانەیە کە بوومە قوربانی سیستەمی ڕێگاوبان لە هەرێمی کوردستانە لەبەرەوەی من ڕۆژێکە لە قەرەنجیر گەڕامەوە لە بانی مەقان لە بەرزایەکانی مەقان ئۆتۆمبیلەکەم لە دەستم وەری کرد و کەوتمە ئەو چاڵە قوڵی تەنیشتی ڕێگاکەەوە کە زیاتر ڕەنگە لە 50 مەتر قوڵ بێ لەوە بەهۆی ئەوە لە ئەژنۆم تووشی نەخۆشی چڕانی بەستەرەکانی ئەژنۆم هاتم کە بە نەشتەرگەری نەبێت چارەسەری نەبوو نەشتەرگەریم کورە بووم تقریبان دوای 2 ساڵ لەو ڕووداوە و لەو نەشتەرگەریە لە دوای 2 ساڵ و 1 مانگش لە نەشتەرگەریەکە تا ئێستا نەبوومەتەوە بە کەسێکی ئاسایی کە بتوانم وەکو مرۆڤێکی ئاسایی هەنگاو بنێم یاخود شێوازی وەرزشکردن و ڕاکردن و شتم هەبێت کە ئەمە بێگومانە ئێمە قوربانی دەستی ڕێگەوبانین. دەزانی ئەبێ بە هەماهەنگی بێت و گشتیەکەیشی لەسەر وەزارەتی ڕێگابان واتە وەزارەتی ئاوەدانکردنەوە ئەبێ ساڵانە ڕێگاکان نۆژن بکرێتەوە و بربەستی کۆنکرێتی و بربەستی ئاسنی لەو شوێنانە دانانکەوە کاتی ڕوودانە هاوڵاتیەکان شۆفێران ئەگەر ئۆتۆمبیل لە دەستی وەرەگرێ هەر ڕووداوی هاتوچۆی بۆی ڕووداوەکە کەمترین زەرمەندی لەسەر بێت. داوامان کردووە بربەستی ئاسن ئێمە هەم نووسراویشمان کردو هەم بە ڕێبەراتی هاتوچۆی سلێمانی خۆشیان خستوانتە بەرنامە و پیلانەوە بینی چەمچەماڵ بۆ تەشێ لە تەشێشە بۆ بازیان ئەمانە نووسراوی ڕسمی بۆ کراوە و ئینشەڵا لە ئایندەیەکی نزیکدا بربەستی ئاسنین بۆ زۆربەی شوێنەکان ئەکرێت. ئەم ساڵ ئامارەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی چەمچەماڵ کە کۆی ڕووداوەکان 85 ڕووداوە لە ئەم 85 ڕووداوە 55 ڕووداوی پێکدادان بووە و 26 ڕووداوی وەرگەڕان بووە 4 ڕووداویشی باوڵێن شێلان بووە. بەداخەوە لە ئەنجامی ئەم ڕووداوانەدا 21 هاوڵاتی بوونەتە قوربانی و 56 هاوڵاتی تریش بریندار بوون.